لە چ ئاستێکدا جێبەجێکراوە؟ کارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز دیارە لە قەزای سۆران لە کاتژمێر 6 دوێنێ ئێوارە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ چوونەتە بواری جێبەجێکردنەوە. لە قەزای سۆران قەدەغەی هاتوۆ بە ئاستێکی زۆر جێبەجێ ئەکرێتن و لە نێو بازاردا بازگای ئاسایش و پۆلیس و پۆلیسی هاتوۆ دانراون. ڕێگری لە قەدەغەی هاتوۆ ئەکەن دیارە بڵین هاتوچۆی ئۆتۆمبیل لە شارەکە بەدی ناکرێت، هاوڵاتیان پابندن بە قەدەغی هاتوو، تەنها ئەو ئۆتۆمبیلانە ڕێگەیان پێ ئەدرێ هێزەکانی ناوەخۆ کە دەستنە دەوام ئەوانە ڕێگە پێدراون، هەروەها ئەو هاوڵاتیانەی کەوا ڕەز و باغیان هەیە لە گوندەکاندا ئەمانەش ڕێگە پێدراون بۆ ئەوی بستنە نێو ڕەز و باغەکانیان و کارەکانی خۆیان جێبەجێ بکەن. هەروەها نانەوەخاکانیش ڕێگایان پێدراوە، هەروەها ئەو ئۆتۆمبیلانەی کەوا سەوزە و میوەیان ڕێگەیان پێدراوە کە لە نێو کۆڵانەکان بگەڕێن و شت بە هاوڵاتیان بگەین. باقی ئەوانەی تر ڕێگە پێدراونین وەزارەتی ناوخۆ تەواوی دوکانەکانی بە کاسبکاران داخست و ئەگەرچی کاسبکارانی ئەم ناوچەیەش داوای ئەویان دەکردکەوە ئاسانکاریان بۆ بکرێتن، بەڵام لە ئێستادا پابندن بە بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ و تەواوی بازاڕی قەزاکە داخراوە. زۆر باشە ئازاد، هەر سەبارەت بە کاسبکاران ئاستی ناڕازایەتیەکانیان لە چ ئاستێکدا دەمەوێت بزانم کە دوێنێ شەو و ئەمڕۆژ بەشێک لە کاسبکاران لە ڕانیە لە کەلار و لە سەنتەری سلێمانی کە کەمێک پێش ئێستا ڕامیارم وەرگرت کە پابند نین بە تەواوەتی، بەڵام لەوێ دەمەوێت بزانم ئەوان ئاستی داواکاریان چەندە لە حکوومەت و لە وەزارەتی ناوخۆ بۆی کە کاراسانیان بۆ بکرێت و دەرچێک بکرێتەوە بۆی بژێوی ژیانی خۆیان لەو ڕێگەیە بۆ ماڵ منداڵیان دەست بخەن. بەڵە کارزان دیارە کاسبکارانیش لەم ناوچەیە ئەم داواکاریان هەیە کەوا وەزارەت ناوخۆ ئاسانکاریان بۆ بکات، چونکە هاوڵاتیانێکی زۆر لەم ناوچەیەش کەوا ژیانی ڕۆژانەیان لەسەر ئەو کەسابەتەیە کەوا دەیکەن، بەڵام نەگەیشتۆتەوە ئاستەی کەوا خۆپیشاندان یان گربوونەوە بکرێت لەم ناوچەیە بە حکمی ئەوەی ڕەنگە سنووری پارێزگای هەولێر لە ڕووی خۆپیشاندان و گربوونەوە جیاوازی هەبێتن لەگەڵ سنووری پارێزگای هەولێر. هەر ئەمە شەوای کردووە کەوا هاوڵاتیان نەتوانن ناڕەزایەتیەکانیان بە شێوەی گربوونەوە ئەنجام بدەن. ئەگەرنا ئەوەی ئەمە لە نێو هاوڵاتیان گەڕاوین لە ڕۆژانی ڕابردوودا باس لە بارودۆخی سەختی خۆیان دەکەن کەوا لە ماوەی ڕۆژانی کەرەنتینە لە ماوەی ئەو دوو مانجی ڕابردوودا بەهۆی کەرەنتینەوە زەرەری زۆریان پێگەیشتووە، هاوڵاتیان بارودۆخی ژیانیان زۆر خراپە. لە ئێستاشدا داوا دەکەن کەوا ئاسانکاریان بۆ بکرێت ئەگەر قەدەغەی هاتوچۆ هەش بێ، بەڵام تا ڕادەیەک ئاسانکاریان بۆ بکرێت بۆ ئەوەی بەڵێ. سپاس بۆ زانێرەکانی تۆ، سپاس ئازاد لە سۆرانەوە بۆ هیوایی کە